دەست پێ بکەمەوە مالیە زەعیف بووە تەلەفۆنێکی بۆ بکەم. ئەلو شیرین گیان کوی گیانەکەم ئەحوالت کووە بەس پێم برێ تو باشی؟ چۆنی داهام باشی؟ گیانە زۆر باشم بەڕاستی لێت تووڕەمە ئێسمێنەکە تەلەفۆن دەکردی جواب نەداوە لۆ کاکە تۆش وەخت و ناوەخت نازانی ینی یەکی نیوەڕۆ دوو سێ چوار پێنج شەش ئەو قسانە مەکە گیانەکەم تووڕەبوونت لێ نەهاتن ئێستا پێم برێ حاڵت چۆنە دڵنیام کە ئێستا دەچە سەر بەحرێ ڤیدیۆمە دەکەیەوە. وەڵای ڕاستی دوێنێ ویستمان بچین بەڵام ڕۆشتیشین سەماگە شارەوانی لەو ناوایان داوە نووسراوە دانجەر خەتەر وتمان بۆ وتیان ئاوەکە پاکەینەوە. کسێ شیرین شتی وا کو دەبیت ئەو بەحرە خۆ مەسبەح نییە کەس بەحری خاوی کردەوە. منیش سەیرم ماتوتیان ئەوە شارەوانی بەشێکی کڕیوەتەوە نازەمەیکەنە دوورگا نازام چی. باشە شیرین گیان ئەو بەحرەنا بەحرشکە خۆیەک بەحری لێ نییە ناوەکان نازام ئەگە پێت دەرێم دەبڕۆ لێش شوێنێکی کولتوریە ئەزانم کێڵەیەوە بە تەمای بچین بۆ ئەوێ. نانە گیانەکەم نا باسی بەحرشکە دەکەم هەی دڵەکەم. وەڵی بیانم وت بە تورکیش قسەم کرد لەگەڵیان وتی جارێ بە تەمام مەبە چونکە ئاوەکە زۆر پیسە. باشە گیانەکەم باشەکەم کە ئەو بەحریان پاک کردەوە بڕۆ ڤیدیۆکە لەو بکرێ. ئەی پێم نەوتی وا بە تەمام بچمەوە شوێنە کولتوریە؟ باشە دڵەکەم ئەیدە باشە دەلێوێن دەرڤیدیۆ لۆ بکەوە. وەڵا گەر شەبەکە هەبە قەچێکە بۆنە. شیرین گیان وەڵڵاهی ئەگەر لەسەر قسەی تو بیتن یعنی کەس قسەی کەس ناکاتن ئەو تورکیە معقولە شەبەکە لەوێ دەرزایب بیتن وە نییە شتێ هەوە نییە. ئەو شوێنە پەشیمان بوومەوە ناچم. لۆ گیانەکەم شارەوانی ئەوێن دەرش خاوین دەکاتەوە؟ نەوەڵا ئەو کچە پۆرم وەڵی نازام چونە ژورۆ $50 نازام چی بۆ چییە؟ $50 بڕۆ بیتە چی مشکلت هەیە؟ نەوەڵی دامۆ پارە مەسروف زیادەیە بۆ بکەم با پارەی خواردنم پێ بمێنم. باشە گیانەکەم باش ئێستا دەسمە لایش کاک شێرزادی $150 دۆڕاوان دەکەم باشە؟ بەدڵی خۆت. باشە گیانەکەم مادەم وێ $200 دەنێرم باشە؟ دە باشە دەستە خۆش بێ ئەر باشیشت کرد ژمارەی کاک شێرزادی دووەرگرت. ئادی ئێستایشمان پێکەوێ تاڵە شارەزا بوو. چاکە پێم خۆش دەست خوا سڵای منی پێ بگەنە. لۆ شیرین سڵای تو پێ بگەنم ئەو قسەی نەکەی هازارشکە عیبە. ئێوتم ئەوە نیە عەزێتە خۆیان دیت بار هەڵ دەستەکانت خۆش بە. شیرین گیان دڵەکەم دخوا ڤیدیۆکم لۆ بکە. ئەی دام خۆزگەلی ئەوە ناتوانانی بێ بۆ ئێرە؟ ئەرێ وەڵڵا کو ئەو بیرم لەوە نەکردەوە شیرین گیان ئێستا دەچم ڤیزەی وەردەگرم و دێمە تورکیای. کورە وەرە تورکیا خۆشە چینە لای بەحر. نانە گیانەکەم دێم هەر ئێستا دێم. کورە وەڵا لێش گەڕێ و پارە مەسروف زیادەیە بۆکی خۆم هەر دێمەوە هەر هەفتەی شەڵە دێمەوە. بەس ئەو زاری هاوسەرگیری بکەینەوە دووبارە دەچینە سەر بەحرێ لەوێنە ڕسمی دەگری سناپی دەکەین ڤیدیۆی دەکەین لەو ڕۆژە ئیشەڵا قسەی لەسەرەکەین مەسەلەی زەواژە کوشتی تر نییە دام. لۆ گیانە ئەتوو دڵت هەڕەقا بەبزەم ئەو دڵە بەچ نەرم دەبیتەوە. دام لێ لەو مۆزوعە داخەتکە. باشە باش دوایە قسە لەسەر دەکەین باشە؟ دە باشە بە قوربان. باش خەمت نەبی ئێستا پارەکە لۆ دەنێرم. زەواج ئەی هاوا